هێرشی بێدەستکەوتی خۆکوژی چەکدارێکی داعشە بۆ سەر زیندانە گەورەکەی حەسەکە کە گەورەترین شوێنی ڕاگررتنی چەکدارانی داعشە. هاتوونەتە نێو ئەو زیندانەی کە ئەگەر شەڕ و ئاڵۆزەکانی ئەم دواییە دەرگای پاراستنی لەرزۆک بکە. ڕێ بەڕووی زیاتر لە 4000 چەکداری تاسەرێسخان داعش دەکاتەوە. داعشەکان فرەنەتەوە و فرەزمانن، بەڵام زۆربیان وەک ئەم داعشە عێراقیانە خەونیان خلافەتی ئیسلامیە و بێد و دڵی دەڵێن لە بچووکترین دەرفەتدا خۆیان ڕێک دەخەنەوە و لە سووریا و عێراق دەست بە چالاکی دەکەنەوە. ئەگەر تورکیا بێت دەرمان بکات لێرە دووبارە دەگەڕینەوە و خۆمان ڕێک دەخینەوە و خێزانەکانمان ئەهێنینەوە. جارێکی دیکە زەوی ئۆتۆمبیلەکان دەگەڕێنینەوە و هەروەها خلافەتیش دروست دەکەینەوە. من وەک زیندانی ناگەڕێمەوە، ئەگەر بمەوێ بگەڕێمەوە وەکو چەکدار دەگەڕێمەوە. خاڵی هاوبەشی جیراوە داعشەکان ڕزگاربوونە لەو دۆخەی کە تێکەوتون، بەڵام بۆ پرسی مانەوە لە گرتوخانەکانی ئێرە یان گەڕانەوەیان بۆ وڵاتەکانی خۆیان هەندێکیان وەک ئەم چەکدارە تورکە وڵاتی سێم هەڵدەبژێرن. من دەمەوێت شوێنێک هەبێت بە ئازادی لێ بژیم. هەر وڵاتێک کە ئازادی زۆر بێت دەمەوێت بۆ ئەوێ بچم، وەک وڵاتانی ئەوروپا، بۆ نمونە ئەڵمانیا یان سوید. شەڕێکی بەرفراوان و بەرین کە زیاتر لە 400 کیلۆمەتر لە 600 کیلۆمەترە هاوبەشەکەی نێوان ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستانی گرتوتەوە. دۆخێکی وای خوڵقاندووە کە بەرپرسانی ئەمنی ڕۆژئاوا بڵێن چیدی ناتوانین پارێزگاری لەو گرتوخانانە بکەین. حتى 4-5 هزار قرتيل جمد في حبسي دهنا وجملي أمنيتي بري قوة زيادة الفرها بيشتي شهر تركيا هاد ملي روجافا ما قلتي ما قيل قوة جفرك شان مشان جبهة بيش هاقو بسكريك أقدر كذي قوة زيادة نبي ويقلتي جفر بازن. نزیکەی 15,000 چەکداری داعش لە دەگرتوخانەی تایبەتی داعشەکانن لە هێرشی چەکدارانی ئۆپۆزیسیۆنی سووریای سەر بە تورکیاوە بۆ کەمپی داعشەکانی عین ئیسا 780 چەکداری داعش هەڵاتن و بەهۆیەوە هەسەدە ناچار بووە نزیکەی 500 چەکداری داعش لە گرتوخانەکانی نزیک سنووری شەڕەوە بۆ گرتوخانەکانی دیکە بگوازێتەوە. هێرشی تورکیا و چەکدارانی ئۆپۆزیسیۆن بۆ سەر ڕۆژاوای کوردستان هەسەدەی ناچار کردووە زۆربەی شەڕڤانەکانی بۆ شەڕ و ڕوبەڕووبوونەوە ڕەوانەی سنوورەکان بکات. ئەمە وای لە شانۆستەکانی داعش کردووە هەوڵی ڕزگارکردنی داعشە دەستگیرکراوەکان بدەن و تەنانەت هێرشی خۆکوژیش بکەنە سەر زیندانەکان. بەڵام تا ئێستا هەسەدە پارێزگاری کردووە و سەرباری کەمبوونەوەی شەڕڤانەکانی ڕێوشێنی توندی ئەمنی گرتوتە بەر و دۆخەکە هێشتا لە ژێر کۆنتڕۆلیدایە. هەڵکەوت عەزیز ڕوودا و حەسەکە ڕۆژاوای کوردستان.